دوێنێ باسمان لە تەفسیری ئاەتی یەکەم کرد. يا أيها النبي إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. آياتي دوهم فرمي اتخذوا أيمانهم جنة فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون. أمر إن شاء الله لو أنا تفسير كذا سبيع كين ضلام با أروكو آية كجارج كبخوينينوا چونك هلم تياكست. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. اتخذوا أيمانهم جنة فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون. ذلك بأنهم آمنوا ثم كفروا فطبع على قلوبهم فهم لا يفقهون. وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله أنى يؤفكون. آياتي كما تفسير إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. هركاتك دور وكان هاتنا لاتو وتيان شاهدي أدين كتو بيغمبري خواي بلا خواي قوربة تأكيد زانك جنابت بيغمبري خواي بلام خواي پروردگار شاهدي أوداك دور وكان دروزنن. اتخذوا أيمانهم جنة فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون. سوندكانيان كردوا بقلغان بەوەش بەرەنگاری دینەکەی خوای گەورە بوونەوە و ڕێیان لە ڕێبازەکەی ئەو گرت بەڕاستی ئەوەی دەیان کرد خراپە بوو. ئەیمانەهم زۆرینەی مفەسیرەکان تەبعاً بەم شێوە خوێندویانەتەوە کە ئەبێتە کۆی یەمین یعنی جەمعی یەمین ئەواتە سوێند یعنی ئەو سوێندە کە خواردوویانە یان ئەو شاهیدیە درۆیان ئەکەنە قەڵغانێک و خۆیە ئەخەنە بەر هەشیانە بە ئیمانهم هەشیانە بە ئیمانەهم خوێندوێتەوە واتە باوەڕهێنانە سەرزارەکیەکانیان کرد بە مایەی خۆپاراستن لە سزای کافرێتیان. چکە کابرای دووڕوو لە ناخیە کافرە بەڵام بۆ ئەوەی حکمی کوفر و کافران نەیگرێتەوە باوەڕهێنانێکی ئاشکرا کردووە. جونە یعنی قەڵغان سوپەر یان دیاردە و دیمەنێکی دیار کە وەکو تۆقیە بەکاری بهێنن کە سەرزارەکی ئیماندارانە دەرەکەون و لە ناخیشیانە بێ باوەڕن. سەیری کە چەند لە چواندنێکی جوانی کردو کە سوێند خواردنەکەیانی بە قەڵغان چواندووە. قەڵغان پێویستە بۆ هەر کەسێک کە شەڕەشم شێرەکە. قەڵغان قورسە هەرچەند بارێکی قورس بێ و شەڕ خۆی سەختە و ناخۆشە و لە ناوجەرگەی بیابانایە و لە گەرمایە بەڵام ناکرێت کابرای جەنگاوەر شەڕەشم شێرەکە و قەڵغانی پێنە بێ و قەڵغانەکە بخاتەوە لە کەوابوو پێویستێتی و ئەبێ لە هەموو سات و کاتی هەستکردن بە شمشێری بەرامبەرە خۆی بداتە بێت. بۆیە ئەم هەڵوێستە قورس و لەقەی دووڕوەکانیشی پێویستی بەوە هەیە چواندوێتی بە قەڵغانەکە چکە پێویستی بە گرتنەوەبەری هەیە کە بەردەوام بیداتەوە بەرخۆی بیخاتەوە سەرخۆی وەک چۆن چەترە وەک قەڵغانە وەک پۆشاچێکە کە بەکاری هێناوەتە بۆ خۆی.
هەر کە مسلمانە گەبینێ هەر کە ئاەتێکدا ئەبەزێ هەر کە داوا لە مسلمانانەکرێ بڕگەیەکی نوێی دینەکە وەرگر و پێوەی پابند بن ئەویش پێویستی بەوە دە دیسان قەڵغانەکە بەکاربێنێت. ئیمامی قورتوبی فەرمێ ئەو سوێند خواردنەیان لێرەیان ناگەڕێتەوە بۆ ئەوەی کەوتیان تۆ پێغەمبەری خوای، بەڵکو وەکو بوخاری و ترمزی لە ئیبن ئوبەیەوە جێڕایەنەوە بۆ هۆی هاتنە خواردنەوەی سوورەتەکە گەڕێتەوە، چونکە ئەوان سوێندیانە خوارد کە ئێمە قسەی کوفرەتیمان نەکردەوە وەکو لە ئاەتەکانی ترا خوای گەورە ڕەدیان لێدات و دێینە سەری. شەرعناسان و فقەها یعنی لەسەر ئەوەن کە هەر کەسێک وتی سوێندم بەخوا یان قەسەم بەخوا یان بە ناوی خواوە شایەتیە دەم، ئەمە بە شێوەی ڕابردوو بێ وەکو سوێندم بەخوا خوارد یان بە شێوەی ڕانەبردوو بێ سوێند بەخوا خۆم، ئەمانە هەمووی سوێندن و گومانی تیانە ڕایان لەسەرەوە کۆیە کە لە ڕووی ئەحکامی شەرعیەوە سوێند خواردنن و ئەحکامە شەرعەکانیشانەکەوێتە سەر. ئیمام مالیک و یاوەرانیە فەرموون ئەگەر ناوی خواشیتیانە بە هەر بە سوێند حسێبە مادام مەبەستی سوێند خواردن بوو بێ. بۆ نمونە گەروتی سوێن دەخۆم کە ئەم هەواڵە ئاوایە با سوێندیشی نەخوارد و لەفزەکەشی نەخوارد بێ، بەڵام بە سوێند لەسەری حسابە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی فەرمووی ئەشهەد بالله ئەویان سوێندە، بەڵام بەتەنیا ئەشهەد نابێ بە سوێند. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەبێ نیەتەکەی بزانین چیە، گەر نیەتەکەی مەبەستی سوێند خواردن بوو هەر بە ئەشهەدوەکەش دیسان ئەبێتەوە بە سوێند خواردن. چونکە ئەم ئاەتە کە هەمووی باسی ئەشهەد و شاهید و ئەوانەیە ئاماژەیە بۆ ئەو سوێندەی خواردوویانە کە خوای گەورە لە سوورەتی تەوبە گێڕاوێتەوە ئەفەرمێ يحلفون بالله ما قالوا ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد إسلامهم. سوێن دەخۆن کە ئەوان وایان نەوتووە ما قالوا، بەڵام ئەوان وشەی کوفریان وتو دوای باوەڕهێنانیشیان کافر بوونەوە. ئەلێرە ڕەبتێک پەیوەندیەکەیە لە نێوانی ئەم ڕەفتارەی ئێستایان کە لە سوورەتی منافقونە باسی فەرمووە لەگەڵ ئەوەی کە لە تەوبەشە پێکەوە هاتووە بە شێوەیەکی گشتی دیمەنی ڕەفتارەکانیانە خاتەوە ڕوو، یعنی ئەمە ڕەفتاریانە بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەگەر هاتوو کابرایەک بینرا قورئانە سووتێنێ بۆ نمونە سەیری سیرەی کابراکرێ لێ پرسرێت تۆ بۆچی سووتاندنە؟ وڵا زۆر کۆن و ڕزی و بوو بووتم خراپ نەبێ و نەکرێتە بەردەست لەم لاولاو بۆیە سووتانم. ئەمە کارێکی باشە. تەڵان ئەگەر کابرا سەیری سیرەیە کرێ ڕەفتاریە کرێ، ئەگەر ڕەفتاری پیاوچاک و دیندار و بە تەخوا بوو ئەهلی نوێژ و ئیسلامەتی بوو تەواو ڕەفتارەکەی لێ قبوڵەکرێ و سوپاسی شێکرێت چونکە اقتیدای بە سەیدنا عوسمان کردەوە، عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ. بەڵام ئەگەر کابرا سیرە و ڕەفتاری لە منافق و زەندیقێگە چوو بڕوای پێ ناکرێ کە بڵێ وەڵا ڕزی بوو بۆیە سووتان چوە سووتانێتی بۆی بیفەوتێنێ. ئەوە ئەو کاتە سەیری کە سیما ڕەفتارەکان چۆن ڕەبتە بنەوە بە یەکترەوە، هەڵوێستەکان ڕەبتە بنەوە بە یەکترەوە. بۆیە ئەمەش دیسان پەیوەستی هەیە لەگەڵ هەر ئەو ڕەفتار و هەڵوێستانەی کە منافقەکان نواندویانە کە ئەفەرمێ فەصەدوا عن سەبیل الله، یعنی بەرەنگاری دینەکەی خوای گەورە بوونەوە. مەبەست لەوەیە کە ئەو دوو ڕوانە بۆیە وایەنە کرد تا حکمی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوێن و سامان و ئیدارە و سیاسەت و حکمە جێبەجێ نەکرێت، یان بەوەی کە ئایانەویست خەڵکی نەچنە جیهاد بەڵکو خەڵکی دیکەش چاو لەوانەکە و ناچێتە جیهادەکە و بەوەش ریزی مسلمانەکان تەبعاً لە هەوازە بێت عەدەدیان کەمە بێ و لەلایەکی تریشەوە بۆی کە ڕێیان لە مسلمانبوونی کافر و مشریکەکانی ترە گرت، ئیسلامیان لا ناشیری نەکردن وەکو لەم سەردەمەیە کرێت، ڕێباز جاهیلەکەی خۆیان لا جوانەکردن بۆی کە پێیانەوتن ئەوە تا ئێمە هەر لەگەڵیان ناین و کافریشین. ئەگەر دینەکان ڕاز بووە ئێمە لیان و نزیکین کاکە هەڵبەتە ئێمە کە ئەوەندە تێکەڵیانی باوەڕەکەمان ئەهێنا و باوەڕمان پێهێنان و پێوەی پابەندە بووین بەم دینەوە. ئیتر خوای گەورەش ئەم حاڵەتە دەرونی و هەڵوێست و ڕەفتارەی فەزەحکردن ئاوا لەم ئاەتانەیە نیشانی کرد و ئیعلانی کرد بۆ هەموو خەڵکی. ئەنجا فەرمێ ئینەهم ساء ما كانوا يعملون، بەڕاستی ئەوەی ئەیان کرد خراپە بوو، ناپەسەند بوو، بەد بوو. چپاڵان تێی باوەڕهێنان و مسلمانبوونەکەیان بوو بێ کە وازان وەڵا ئیشێکی چاگەکردن ئێمان هەڵخەڵەتان و کڵاویان سەر ناوێت. چ ئەو هەڵوێست و ڕەفتارەیان بێ کە ئەیان نوان، چ ئەو بەرەنگاریکردنەوەی دینەکە بێ یا لەمپەردانان بێ لە ڕێبانگەوازی خوای پەروەردگارەکە نەیەڵن بڵاو بێت. ئەمانە هەمووی خوای گەورە فەرمێ ساء ما كانوا يعملون، هەمووی ئیشێکی خراپە و باش نەوەکە کردویان. اینجا سەیری کە هاتنی ئەو شێوازانی کردەوە یعنی فعل لە ئاەتەکەیە لە باسی بیر و باوەڕ و هەڵوێستیانە وەکو اتخذوا فصدوا ساء يعملون
کردارە هەمووی کردارە فعلە بەڵگەی ئەوەیە کە بەردەوام پێویستیان بەو ڕەفتارە هەبوو چونکە کردار فعل نیشانەی ڕوودا و دووپاتبوونەوەیە الحدث والتكرار بەڵام ناو نیشانەی چەسپاوی و بەردەوامی تیا الثبات والدوام بۆیە پێویستیان بەوە بوو کە بەردەوام کردارەکان تیکرارکەنەوە وەکو هەمیشە لە باسی ئەم دوو ڕوانەیە خوای گەورە بەو شێوە باسییانە فەرمێ چکە ئەوان ڕۆژانە بە مسلمانانە گەیشتن لە هەموو کات و ساتێکا تێکەڵ بەوانە بوونەوە ئەبوو بەردەوام بۆی کەشف نەبن سوێن بخۆن یا خێرا بۆ شاردنەوەی هەڵوێستی دوژمنکارانی خوان مسلمانێتەکەی خوان ئاشکراکەنەوە بێەوەی کەس ناچاری کردبن بەسەر خوان لەرزۆکن بە تەبیعەتی حاڵ خۆی وایە کەسانێک هەیە دێ قسە لەگەڵەکە یا کەسانێکی ئاوا هەیە دەروون نەخۆشە یا منافقە یا جاسووسە هەردێ لەم ژوورە ئەوێ قسە بکە جارە پێش هەموو شتێرە کاکە وەڵڵا سەلامتان لێبێ منیش وەگەیەوە مسلمان منیش خۆشتە کەس پێی نەوتە تۆ مسلمانی یا مسلمانی پاکانەیەک لە سەرەتاوە پێویستی بە پاکانەیەکێ کەس پێویستی بە پاکانە نیەوە ئەهلی ئیمانەڵە کاکە وەڵڵا ماوەی ئیسلامەتەکەمان گرتووە و خۆی ئیسلامەتەکە کەس بۆ کەسی کەی نەگرتووە بۆ خوایە گیرێ بۆ خوا کرێ كافرنا إنه ساء ما كانوا يعملون يعني أو كرداراني كأيان كرد براسي خراب بو بد بو ناپسند بو ناقولا بو دزيو بو چكو درو كردنا شايتي درويا فريودانا چواشكاريا رێگرتنیشە لە مسلمانبوونی خەڵکی تر لە بڵاوبوونەوەی ئیسلام هیتر چ هەڵوێستێک لەمە بەدتر و خراپتر و ناپەسەندترە إنهم ساء ما كانوا يعملون